برادۆست لە سنووری ئیدارەی سۆرانی سەر بە پارێزگای هەولێر کاتژمێر 9 بەیانی ئەمڕۆ بڵێ ناوچەکەی تۆپباران کردووە. هەر یەکە لە ناوچەکانی بڵێن بەربزین و سەقەڕی گرتۆتەوە کەوا ئەم ناوچانە سەر بە ناحیەی سیدەکانن لە دەبەری برادۆست. تۆپبارانەکە بە بیانووی لێدان بووە لە بارەگاکانی حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستانی ئێران لە دەبەری برادۆست. تۆپبارانەکە تاوەکو ئێستاش ناوە بەردەوامی هەیە بە پێی ئەو زانیاریانەی ئێمە لە بەڕێوەبەری ناحیەی سیدەکان دەستمان کەوتووە. ئاماژەی بەوە داکەوە کاتژمێر 9 بەیانی ئەمڕۆ تۆپخانەکانی کۆماری ئیسلامی ئێران ناوچەکان تۆپباران کردووە و ناوەش تاوەکو ئێستا ئەم تۆپبارانە بەردەوامی هەیە. هەر یەکە لە ناوچەکانی بەربزین و سەقەر تۆپباران کراون. هەروەها ئاماژەی بەوەشدا کە فڕۆکەی بێفڕۆکەوانی ئێران درۆنی ئێرانی کاتژمێر 9:55 خولەکی بەیانی ئەمڕۆ گوندی تەلانیشی بردومان کردووە. ئاماژەی بەوەدا کەوا تاوەکو ئێستا هیچ زەرەری گیانی لە ناوچەکە نەکەوتووەتەوە. ئەو ناوچانەی کە تاوەکو ئێستا بردومان کراون بە حکمیەوەی کە ناوچەی کوێستانین تەنها لە هاوینان بڵێن ئاوەدانن و هاوڵاتیان لەم ناوچانن بۆ بەخێوکردنی مەڕ و ماڵات و هەروەها کەرتی کشت و کاڵی، بەڵام لە ئێستادا ئاوەدانین. بەڵام ئاماژەی بەوەشدا ئەگەر بێت و تۆپبارانەکە بەردەوامی هەبێتن ئەوە چەند گوندێکی ناوچەکە ئاوارە ئەبن، وەک لە ڕابردووش کەوا نزیک 7 گوند لە ناوچەکە ئاوارە بوون و هەروەها قوتابخانەش داختا. بۆیە ئاماژەی بەوەدا ئەگەر بێت تۆپبارانەکە بەردەوام بێ هاوشێوەی تۆپبارانی ڕابردوو زیاتر لە 7 گوندی ناوچەکە ڕەنگە تووشی ئاوارەیی ببن، بەڵام لە ئێستادا هیچ هاوڵاتیەک بۆی تۆپبارانەکانەوە ئاوارە نەبووە چونکە نەگەیشتووەتە سەنتەری نێو گوندەکانی ناوچەکە. دیارە دەبەری برادۆست بەردەوام لەلایەن وڵاتی ئێرانەوە و هەروەها وڵاتی تورکیاوە بەبوونی پارتەکانی نەیاری ئەم دوو وڵاتە لەم ناوچانە ناوە بەم شێوەیە تۆپباران و بەردومانە کرێتن. ئەمەش بۆتە هۆی ئەوەی کەوا هاوڵاتیانی ناوچەکە زیانمەندی سەرەکی بن و هەروەها تووشی زۆر جار تووشی ئاوارەیش ئەبن. لە کاتی ئاوارەبوونیش لەم ناوچەیەدا هیچ شوێنێک هیچ کەمپێک تاوەکو ئێستا لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانیشەوە دروست نەکراوەکە هاوڵاتیان لە کاتی بوونی مەترسی بۆ سەر گیانیان بتوانن تیایدا بحەوێنەوە. لە ڕابردوودا لە تۆپبارانی ڕابردووی کۆماری ئیسلامی ئێران هاوڵاتیان نزیکەی 13 ڕۆژ لەم گوندانە ئاوارە بوون. بەشێکیان هاتبوونە سۆران، بەشێکیان چووبوونە سەنتەری ناحیەی سیدەکان. بە پێی ئەو زانیاریانەی تاوەکو ئێستا ئێمە هەمانە تۆپبارانەکە هیچ زیانی گیانی بە دوای خۆی نەهێناوە. بەڵێ سپاس ئازاد ئۆمەرەوەیی لە سۆرانەوە، سپاس بۆ گواستنەوەی زانیاریەکانە. بەڵێ بەڕێزانە چمە کۆیە پامنێرمان ئیدریس محەممەدم لەگەڵا بێت. ئیدریس، نوێترین زانیاری سەبارەت بە بردومانی ئێران سەبارەت بە بارەگاکانی حزبی دیموکرات لە کۆیە چیە لای تۆ؟